بێگومان چەند ڕۆژای یەکێک لە شانۆیەکان کە ئەوی شانۆیی گۆرانیەکانان نمایشەکرێت کە تا ئێستا ژمارەیەکی بەرچاوبینەری هەبووە و لە 20 مانگەوە شانۆیەک کە دەستی بە نمایش کردو کە ئەمڕۆ پێدەنێتە شەشەمین ڕۆژی نمایشکردنی قسە و باسی زیاتر لە سەر نمایشەکە و ناوەڕۆکی نمایشەکە و شوێنی نمایشەکەکەین بە ئامادەبوونی زۆر بەڕێز یاداشت یوسف کە دەرهێنەر و نووسەری شانۆیەکەی بەخێراتی کاک یاداشت زۆر یاداشت یان پاداشت یاداشت بەخێراتی سەرچاوان بەخێربی بەستێک لە شانۆیەکە و ناوەڕۆکی شانۆیەکە و چۆن با بڵێن بیرۆکی ئەوەت بۆ هات کە خۆت شانۆیەک بنووسیت و بۆ خۆشت کاری دەرهێنانی بۆ بکەی. سەرتا سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ کەناڵی کورسات کە خێراتی لە یەکەمی پرۆژەکەەوە هاوکار بوون بۆ ڕووماڵی ئەو بەرهەمەی ئێمە. لە ڕاستیە کە من دەستم کردو بە نووسینی ئەم شانۆیە ئەگەڕێتەوە بۆ 3 ساڵ پێش ئێستا، بەڵام لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر ژیانی تایبەتی خۆم یان بەسەر کوردستان ئەهات ئەم دەقە بەردەوام گۆڕانکاری بەسەر هات. جا بۆیە ئێستا کە بڕیارمە نمایشێکم گەیشتە قۆناغی کۆتایی نووسینەکە لە لای من، بۆیە بڕیارم کە دەست بکەم بە عملیەکردنی کارەکەم و دەست بکەم بۆی کە بیکەم بە نمایشێک. زۆر باشە کاک یاداشت، پرۆمۆی کارەکەتان ئێستا ئامادەیە، سەیرێکەکەین و ئەگەڕێنەوە دواتر. ئەمەی تۆ کردە زۆر هەڵە بوو، ئەگەر پێشتر پێ بووتمایە هەرگیز لەمە خراپتر ڕووی نایە. بە حکمی ئەوە من کابرایەکی بازرگانم، منیش بیرۆکەیەکم هەیە، هەموو گوڵەکان لێ ئەەکەینەوە بای 1000 دیناری پێوانە. ئەو بابەتە بەرەدەست من وەکو موو لە ماستا بوو دەوێت. فەرهاد کوڕەکەم، ئەڵێ کۆتایی دنیا خۆزگە بەزەم جارە درۆ کردیان. تان خۆش بێ، گەشتان ساغ بێ. باسی ئەوت کرد کە نووسینی ئەم شانۆیە ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستاواتە ئەو کاتە تۆ خۆت قۆناغەکانی کۆتایی پەیمانگەی هونەرە جوانەکان بوویت. دەرچووی ئەو قۆناغە بووم ئەو کاتە، لەگەڵەوەی خەریکی پرۆژەیەکی تریش بووم لەلایەکی ترەوە پرۆژەیەکی هونەری تر بوو، کاری ڤیددیۆیی و ئەو بابەتانە بوو. لەگەڵەوەشە خەریکی نووسینی ئەم تێکستە بووم، زیاتر لە کاتی کەرەنتینەکەم باش بە دەرفەت زانی ئەم تێکستم تیا بە تەواوەتی نووسی. چەند جارێک چەند شتێک لە خەیاڵما هەبوو بۆ گۆڕانکاریکردن لە تێکستەکە، بەڵام وەکو پێشووتری ژوتم گەیشتمە دڵنیایی کە بەم شێوازە بێت و حەزەکەم بۆ یەکەم جار لە ئۆزان ئەو مای کامێرەی منەوەی بۆ یەکەم جار لە کورساتەوە ئەوە بڵێم ئەم چیرۆکە بەشێکی زۆری کە گەشتۆتە قۆناغی کۆتایی و ئەبدەیت بۆ تۆ لە لای من ژیانی تایبەتی خۆمە و هەتا چیرۆکی سەرەکی ناو نمایشەکەش ژیانی تایبەتی خۆمە بە دراماتۆرگم بۆ کردووە و کۆمەڵێک بابەت و ڕووداوی هونەریم تیا بەکارهێناوە و سوودم دەبینی کە ناو تێکستەکە هەبێ و بە خۆشحاڵی زۆریشەوە لە لای بینەران جێگەی تایبەتی خۆی هەیە و خەڵکیش زۆر تا ڕادێکی زۆر بەدڵیەتی. کارکتەری خۆت لە ناو شانۆیەکە هەیە؟ بەس خۆم دەور نابینم. ئەتوانین بزانین چ کارکتەرێکە و ناوی چییە؟ کارکتەری من کە لە ناو نمایشەکە هەیە بە ناوی کارکتەری بێباکە کە کاروخ ڕۆڵی بێباک ئەبینێ و ئەو چیرۆکەش کە هەیە لە نێوان من و کۆمەڵێک کەس کە ڕوویاوە لە ناو نمایشەکە هەیە، بۆیە زۆر بە تایبەت کارم لەم بەرهەمە کردووە، چونکە ڕاستەوە خۆش ژیانی خۆم بووە. من لە دوای کە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بە پلەی یەکەم بە پلەی یەکەم دەرچووم و ئەبوایە بچووماتە زانکۆ بۆ خوێندن، بەڵام نەچووم، هەوڵم ما کە چەند بەرهەمێکی تایبەت بە خۆمم هەبێ و سوپاس بخۆ کە دوو بەرهەمم هەیە، بەرهەمێکیان کورتە فیلمێکە و ئەمەش کارێکی شانۆییە کە ئێستا ئەو چەند ساڵی کە بڕیار بوو بۆ خوێندن تەرخانی بکەم، من چەند بەرهەمێکم تایە دەستکەوت. لەشە ساغ بێ. زۆر سوپاس. پرسیاری ئەوم لەلا دروست بوو، ئەم حەزی نووسینە دیان
ئەوە بوو کە لە ساڵەکانی پەیمانگەی هونەرە جوانەکان ئێوە بێگومان چەندین دەق هەبووە خوێنوتانەتەوە کارتان لەسەر کردووە بۆ خۆت خەونی ئەوەت هەبووە کە لە دوای پەیمانگە شانۆیەک بنووسییان ڕووداوەکانی ژیانی خۆت بووە کە پێت خۆش بۆ بیکەیتە شانۆیەک و بینوسیتەوە. وەڵام پێم وایە یەکەم شت من هەوڵممە جالۆی کە لە کارنامەی دەرچوونەکەم لە شاکارێکی جیهانیە کارم کرد دایکە ئازا فیدباکێکی زۆر باش گەڕایەوە بۆم و نمایشێکی زۆر باشمان کرد دووجار نمایش کرا لە فستیڤالی ساڵانەی پەیمانگەی و نرەجوانەکان و لە کارنامەی دەرچوونەکانیش پلەیەکی باشی بەدەستێنا پێمەوە بۆم جارە توانم ئەزمونیشی نوێ تاقی بکەمەوە کە هەم خۆمکاری نووسین و دەرێنام بکەم و هەم دڵی ئەو بینەرەش ڕازی بکەم کە ڕەنگە قورس بێت لە شاکارێکی جیانی تێبگە بە خۆشحاڵی و توانیمانە ئامانجەکەمان پێشین و خەڵکێکی زۆر نمایشەکەی ئێمەی بەدڵە لە یەکێک ینی بە نمونەیەکت بۆ بێنم دوێنێ یەکێک لەو بەشداربوانەی کە لە ناو بینەرانە بوو حوتەمین جارێتیت بۆ سەری نمایشەکە ینی ئەوە زۆر جێگەی دڵخۆشیە بۆ من کە کەسێک حەوت جار کە پێشووتر زۆر کەم لە هۆڵەکانی نمایش بۆ لەوێ بووە ینی خەڵک هەیە 3 جار 2 جار 4 جار ینی زۆر نمایشەکە ئەوەنە کاریگەری هەیە لە سەریان و لەناو ژیانی ئەوانە هەستەکات بەشێگە لە ژیانی ئەوان کە پێیان خۆشە دووبارەی بکەن. باشە هۆکاری ئەمە چیە هی ئەوەیە کە تۆ خۆت نووسیوتە و کاری دەرهێنانی شتیا کردو یعنی تۆ خۆت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەموو بەشەکانی نمایشەکەیە ئامادەیت هەبووە یان با بڵێن ئەو نواندنە ڕاستەقینەیە کە ئەکتەرەکان ئەنجامێدە زۆر زۆر گرنگە ئەو پرۆژە هونەریانەی کە ئەنجامەدرێ لە ناو خەڵکا بێ لە هەناوی خەڵکەوە بێتە دەرەوە من ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵ لە ناو خەڵکا بووم بەردەوام ینی لە حتا لە کۆڕ و مەجلیسە کۆمەڵایەتیەکان لە بۆنە ئاینیەکان لە زۆر شوێن هەوڵم ڕۆژ هەبوو هیچ ئیشم بە پاس نەبووە پاسی ناو بازار سەماعەکەم کردوێت و گوێسکەم و لە ناو پاسا بووم خەڵک ببینم ینی خەڵک ببینم بۆی سوودی لێ وەرگرم بۆ ئەم نمایشە شانۆیی من ڕۆژ هەبوو ینی ئۆتۆمبیل حازر هەبووە لە ماڵەوە وازم لێناوە خۆم ڕۆیشتم ویستمە شت ببینم ینی نزیک بمەوە لە ڕۆحی خەڵک تا ڕادێکی زۆر و پێم وایە ئەم پرسیاری جەنابەت کە کردت ئەوەیە کە بینەران خۆیان ئەبیننەوە لەو بازاڕە لۆکیشنەکەی ئێمە بازارێکی چوار دوکانیە و لە دوای ئەوە لۆکیشنێکی ترمان هەیە کە وێزگەیەکی چاوەڕوانیە بینەران خۆیانی تیابینەوە و هەندێک لە ئەو بینەرانە کە من گوێم لە فیدباکەکانیان بووە وتێتی من جارێکی تر هاتوومەتەوە بۆی بزانم ئەو ئەحساسی ئەو ئەکتەرە کە ئەو نواندنە ئەکە هەمان ئەحساسی ڕۆژێک کە من هاتووم ینی کە هاتووە بۆ دووەم جار تاقی کردێتەوە توێتی ئەمڕۆ لە ئەو ڕۆژی تر جوانتر بوو بێگومان باسی زیاتر لە ناوەڕۆکی کارەکە و هێڵی سەرەکی شانۆیەکە ئەەکەین بەڵام پرسیارێکی تر باسی ئەوەت کرد کە لە کاتی کەرنتینەکە ئەم شانۆیە نووسیوە و شانۆیەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە بۆچی بیرۆکەی سەرەکی شانۆیەکەی من گۆڕانکاری بەسەرا نەهات تەنها کۆمەڵێک بیرۆکەی لاوەچی هەبوو کە دەستکاریم ئەکرد بۆ نمونە سینۆگرافیای نمایش من وەکو دەرهێنەر و نووسەری ئەم کارە هەندێکات بڕیارم ئەیە یەکەم جار کە بیرۆکەکە هاتە لای من ویستم لە نەخۆشخانەیەکە بیکەم لۆکیشنەکە دواتر گۆڕیم کردم بە شتێکی تر دواتر بڕیارمما لە ناو بازارێکە ئەم نمایشە بکەم چونکە پێم وابوو بازار سنتەرترین شوێنە بۆی کە هەموو خەڵک تایە بێت ینی بەڵێ هەموو جۆرە چینێک تایە ئەبێت یەکێک لە ئەو کۆمنتانەی کە بۆ من هاتۆ جێگەی دەستخۆشی و دڵخۆشی بوو بۆ من کە لەو کەسەی بکەم ئەوە بوو کەوتی ئێمە هەستمان ئەکرد بەشێکین لە بازارەکە ینی من هەموو هەدەفەکەی من ئەوە بۆ کەوا بکەم خەڵک هەست بکە بەشێکە لەو بازار دوێنێ لە کاتی نمایشەکە دیکۆری شانۆیەکەتان چی بەسەر هات بەداخەوە کە دوێنێ ئەو بەڕێزانەی کە ئامادەی نمایشەکەی ئێمە بوون گۆڕانکارێکی چاوەڕوان نەکرا بەسەر کەش و هەوا هات بەشێک لە دیکۆری نمایشەکەمان ڕووخا و لەبەرەوەی ئێمە لە دەرەوەی هۆڵ نمایشەکەی بەڵێ بەداخەوە لە ینی دیمەنی کۆتایی بوو هەتا من لە پشتی ستەیج وەستا بووم ئەوە سەری سەعاتی مۆبایلەکەم کرد 10 دقەمان مابوو نمایشەکە تەواو بێ سەیری سەرۆش مەگەر ئەو ئاسمان و هەورە بروسکە و نمەنمەی باران بەرەم ئەکەوت
ینی زۆر دوعامەکەم خۆیان 10 دقەی تر هیچ نەبێت و بەقەی ناکە ئەڕۆینە ژوورەوە. بەڵام بەداخەوە بەشێک لە دیکۆرەکەمان ڕووخا بە سوپاسەوە و بەڕێز جەنابی کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت کە لە یەکەمەوە هاوکاریان پرۆژەی لێمەوە بەڵێ ڕۆژی هەینی ئامادەی نمایشەکە بوو و هەواڵەکەی پێگەیشت بوو کە ئێمە دیکۆرەکەمان بەشێکی ڕووخاوە دەست بەجێ بەڕێز کاک نەجات بەرپرسی نووسینگەی کللتوری و ڕۆشنبیری جەنابی کاقوبات پەیوەندی پێوە کردین و سەرجەم ئەو بابەتانەی کە پەیوەندی بە دیکۆرەکەەوە هەبوو تێکچوو بوو یاخود ڕووخا بوو بە کەمتر لە 12 کاتژمێر توانیان چاکی بکەنەوە ئەمڕۆ ئێستا کە من لێرەم پێم وا بێگەر حوتونی و تێپەڕ بوو بێسان نمایش ئێمە دەستی پێ کردووە نمایش بەردەوامە و ئەو بینەرانەی کە جێگەی پرسیار بوو پێم خۆشە لێرەوە پێیان بڵێم ئێمە بەردەوام ئەبین و نمایشی شانۆی گۆرانەکان هەموو ڕۆژە حوتونی و بەردەوام کاتێکتان نییە بۆ ئەوی کە کۆتایی بە نمایش بێت تا یەک بینەر ما بێمە نمایشەکەی دەستەکان خۆش بێ بە هیوای کاری باشتر سپاس کە لێرە ئامادە زۆر سپاس بۆ ڕێزم بۆتان سپاس دەکەم.